کاکجەبار سەرەتا زۆر سپاسە دەکەم بۆ ئەم دیمانە کورتە. ئەلبەتە ئێستا لەگە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا نیگەرانیی زۆر بڵاوبۆتەوە کە ڕژێمە سەرکوتکارەکان ڕێو شوێنەکانی کە دەیگرت نەبەر بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بەکاری بێنن، یەک بۆ مانەوەیان لە دەسەڵاتدا، دوو بۆ سەرکوتکردنی زیاتری گەلانی وڵاتەکان بە تایبەتی وڵاتە سەرکوتکارەکان. وایە نیگەرانیەکی زۆر گەورە هەیە و هەندێک کەسیش هەندێک ڕژێمیش دەبینین دەستی کردووە بەو سەرکردن و سنووردارکردنی دەنگە ئازادەکان و سنووردارکردنی دیموکراسیەت. هەر بۆیە دەبینین ئەو دەنگانەی کە ئێستا بڵند بوونەتەوە و ڕەخنە دەگرن تەنها لە جیهانی سێ و لە وڵاتانی ئاسیا و ئەفریقانین، بەڵکو تەنانەت دەبینین خەڵکی ئەمریکی و خەڵکی نەرویجی و خەڵکی ئەڵمانی و خەڵکی ئینگلیزی و خەڵکی سوئیدی و خەڵکی هەنگاری و زۆربەی وڵاتانی ئەوروپاشی گرتوۆتەوە، وڵاتانی ڕۆژاوای گرتوۆتەوە کە ڕەخنەیەکی ڕەوا هەیە کە هەندێک ڕژێم ئەو ڕژێمانەی بە تایبەتی ڕژێمی توتالیتا ڕژەمی سەرکوتکەر کە ئەم هەلی و مەرجە ئەم پەتایە بەکاردێنن بۆ چەسپاندنی دەسەڵاتی خۆیان و بۆ سنووردارکردنی ئازادیەکان و ئەو ئازادیانەی لە جارنامەکانی مافی مرۆڤ هاتوون. بۆ نمونە چەند نمونەیە گەینمەوە، بۆ نمونە لە هەنگاری ئەبینین ڕەخنەیەکی زۆر لەسەر وەکوەزیران هەیە کە ئەم هەلەی بەکارهێناوە بۆ سنووردارکردنی دەنگە ئازادەکان. لە نەرویج هەروەها خەڵکێکی زۆر ئێستا نیگەرانن لەوەی هەرچەنە هیچ ترسێکیان نییە کە ئەم حکومەتەی ئێستا ئەم هەلا بگرێتە بەر بۆ ئەوەی ئازادیەکان سنووردارکە، بەس هەرە ئەوەی وەلاخستنی پەرلەمان و هەر ئەوەی کە دەسەڵاتێکی زۆرە دەیتە حکومەت و ئەو دابشکردنی دەسەڵاتی کە لە نێوان حکومەت و پەرلەمان و دادگاکان هەیە کە ئەمە ئەو بەڵانسە نامێنێ مەترسی گەورە دەکەوێتە سەرەوەی خەڵکی و حکومەتەکان ئەمانە بەکاربێنن دژی هاوڵاتیان. بەڵێ ئەمیکە جەنابەت ئاماژەی پێدەکەی بۆ وڵاتە پێشکەوتووەکان ئەی لە وڵاتانی جیهانی سێەمدا بۆ نمونە لە وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێراندا، لە وڵاتێکی وەکو عێراق، بە هەرێمی کوردستانی عێراقیشەوە لەمانەدا چۆن؟ بە هەمان شێوە لەوانش من مەبەستمەوە بوو تەنانەت لە وڵاتانی ئەوروپاش، لە وڵاتانێک کە عرفی دیموکراتیان چەند ساڵێکەوەی وا هەیە لەوانەیە 1000 ساڵ بێت عرفی دیموکراتی تیا، تەنانەت لە وڵاتانش خەڵکی ئێستا کەوتونەتە مەترسیەوە، مەترسی خنکاندنی دەنگە ئازادەکان و وەلاخستنی بەڵانسێک لە نێوان پەرلەمان و حکومەت و دادگاکانە. من مەبەستم چی بوو لە نەرویج، وڵاتێکی وەکو نەرویج کە بەوە بە ناوبانگە وڵاتێکی دیموکراسیە، وڵاتێکی وەکو دانمارک بە هەمان شێوە، وڵاتێکی وەکو ئەمریکا، تەنانەت ئێستا بۆ نمونە مەترسی هەیەڵێن لەوانەیە سەروەک ترامپ ئەمە بەکاربێنێ بۆ دەرخستنی هەڵبژاردنەکان. یعنی دەنگێکی زۆر هەیە، هیچ گومان لەوەیان نییە گەرمە بەردەوام بێ بەکاری بێنێ. واتە ئەگەر لە وڵاتانی ئەوروپاژەوە بەکاربێ هیچ گومان لەوەیان نییە کە وڵاتانی ڕۆژهەڵاتی ڕاوەڕاست، وڵاتانی ئەفریقا، وڵاتانی دیکتاتۆری تر لە شوێنانی تر، ئەمە لە ئێرانەوە بیگرا، لە تورکیاوە بیگرا، لە هۆنگ کۆنگەوە بیگرا، لە مەلازیاوە بیگرا، لە هەرێمی کوردستانەوە بیگرا، لە وڵاتانی لە زۆر شوێنەوە. باشە کاک جەبار، ئەمانە بەهانە ناراوە دەڵێن مادام لە پاریس و لە کۆڵن و لە ئۆسلۆ ئەم ڕێکارانە ئەگیرێتە بەر، بۆ ئێمە نەیگرینە بەر. باشە شێوە ئێستا هەندێ یاسایە نەئاراوە کە ئەو یاسا و ڕێسایانە مەترسی زۆر گەورەی لەسەر و لەوانەیە بۆ ماوەیەکی زۆر بهێڵێتەوە. باشە کاک جەبار، بۆ شوێنێکی وەکو هەرێمی کوردستانی عێراق چارەسەر چی؟ یانیان لە ماوەی ڕابردوودا ژمارەیە ڕۆژنامەنووس دەستگیر کراون تەنها بەهۆی ئەوەی کە داوای ئەوەیان کردووە لەم سەر وەختەدا کە باری نائاساییە موچەی فەرمانبەران نەبڕێ، یا لە کۆماری ئیسلامی ئێراندا بە مەبەستێکی تر، یا لە وڵاتی چکە بە مەبەستێکی تر. چارەسەر چییە لێرەدا؟ چۆن دەتوانرێت ڕێگەل لەوە بگیرێ کە ئەم دەسەڵاتانە ئەم بارە نائاساییە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی و دەسەڵاتداراتی خۆیان بەکاری بێنن؟ خۆی لە ڕاستیە با بڵێن ڕاگەاندنی باری نائاسایی بۆیە کە ڕێگا لە کۆرۆنا بگریت و کە خەڵک توش نەبێت و خەڵک نەمرێوانە. بەڵام وەکو جەنابێ باسی کرد لە هەندێک وڵاتە بەکاری دێنن بۆ شتی تر. بۆ نمونە نەدانی موچە،
ئەمە هیچ پەیوەندی بەوە نییە بە کۆرۆناوە نییە یەکە رەخنەیەکرێ هاوڵاتیەکە ڕۆژنامەنووسێکە پارێزەرێکە هەت کەسێکی ترە ئەم رەخنەیە نابێ ئەو حکومەتانە و ئەو دەسەڵاتدارانە بێن ئەمە ئەم بەهانەی کۆرۆنا بگرنەبەر و بەڕێکاری ئەم یاسا و ڕێسانەی ئێستا بن خەڵق بگرن و خەڵق خەنە زیندانەوە خەڵق بچەوسێنەوە ئەمە کە دەیبینین تەنها لە هەرێمی کوردستان نیە بەڵکو لە زۆر شوێنی وڵات دەستی پێکردووە بۆ خنکاندنی دەنگە ئازادەکانە. کارجەبار بەڕای تۆ ڕێکخراوی ناتەوە یەکگرتووەکان یەکێتی ئەوروپا بە نمونە چۆن نەتوانن ببنە فاکتەرێک بۆ ڕێگەگرتن لەم جۆرە بەکارهێنانە خراپانەی ئەم بارانە ئاسایی بەوەی کۆڕۆناوە هاتۆتە ئاراوە. یەکڕە لە ڕێگای فشار خستنە سەر و حکومەتوە و ڕژەمانەوە، دوو لە ڕێگای ڕەخنەوە، سێ لە ڕێگای پاڵپشتیکردنی دەنگە ئازادەکان لە وڵاتانە سپۆرتکردنیان کردنی ئەم پرسە بە پرسێکی جیهانی کە پەتای کۆرۆنا بەکار نهێنرێت بۆ سنووردارکردنی ئازادیەکان و بۆ چەسانەوەی دەنگە ئازادەکان و سنووردارکردنی ئازادی و ڕای دەربڕین لە وڵاتانە. ئەمە چەند شتێکن کە و ڕێکخراوە نێودەوڵەتیانە دەتوانن بیکەن. کاکجەبار زۆر سپاس دەکەم بۆ تێبینی و سەرنجەکانت. زۆر سپاس بۆ یۆش. زۆر سپاس.